زۆر باشە لە کوردستان با بڵین چ لایەنێک یان چ دەستگایەک چاودێری ستانداردی و کوالێتی تاقیگەکان ئەکەن و ئایا ئەمە تا چەند گرینگە و تا چەندیش بە پێی پێویستە؟ بە شێوەیەکی گشتی ئەمە لە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرای تاقیەکانمان هەیە و لە سەرۆکایەتی تەندروستی هەولێریش بە شێوەیەکی تاقیگە هەیە زائیدەن هەبوونی نەقابەکان سندیکاکان سندیکای کیمیاگەران سندیکای بایۆلۆجیان ئەوانە هەموو بەرپرسن پێکەوە لە ڕێندەرچوونی مەرجەکان و شێوازەکانی تاقیگە بەڵام تەمان کەم و کوڕی زۆر لەو بابەتە هەیە زۆر جاران دەتوانم لێرە ئەوە پێشنیاز بکەم پێویستە سندیکا پەیوەنددارەکان لەگەڵ بەڕێوەبەراتی تاقیگەی وەزارەتی تەندروستی سەر لە نوێ ڕێنمایی نوێ دەربکەن بۆ کردنەوەی تاقیگەکان لەبەر ئەوەی زۆربەریەک و گرجوگاڵێکی زۆر لە تاقیەکان هەیە لە کوردستان کە وای کردووە خەڵک متمانەی نەبێت جیاوازی لە نرخ هەبێت جیاوازی لە ئامێر هەبێت ستانداردی دەرەچی نەبێت کەوا بکە خەڵک تاقیگە وەکو مارکێتێک تەماشا بکات کە هیچ جیاوازیەشی نەبێت ئەوەش پێویستە بە ئەوەیە لەناو ئەو موسسانەی ئەو دەستگانێک کە باسم کرد خەڵکانێکی پسپۆر لە تاقیگەی هەبن کە ئەزمونێکی کارکردنیان هەبێ بڕوانامەیەکی ئەکادیمیان هەبێت بێن قرار بدەن چۆن جارێشتر شێواز و ڕێسایەکانی تاقیگە لە کوردستان نوێ بکرێتەوە. باشە مەرجە سەرەکیەکانی کردنەوەی تاقیگەیەکی ستاندارد چییە کە ئێستا بەشێکیتان ئاماژە ئێمە گوتمان تاقیگە یەک لەو کێشانی لە کوردستان تاقیگەیەکی نیوژووری لەگە تاقیگەیەکی دەژووری هەرچ پێدەنێت تاقیگە ئەوەی کە کێشەیەکێ لە کوردستان لە هیچ وڵاتێک نەمدیتەوە ئەوش ئەوێ بوونی تاقیگەی سایدلاب و تاقیگەی گەورە لە هیچ دنیای شتێک نییە بە ناوی سایدلاب ئەوەیە بە مەرجە حەسب بە پشبەسمە بەرزەکان ینی ئەو تاقیگەیە کەوا بابای تاقیکار ڕێ پێدراوە چەند تێستێکی دیاریکراوە ئەنجام بدات و بڕوانامەیەکی دەرچووی پەیمانگا بەکاردێنێت لەو تاقیگەیە تاقیگە گەورەکە ئەوەیە بەلای کێمێ دەبێت بایۆلۆژیک و کیمیایەک پێکەوە بڕوانامەیان هەبێت یاخود پزیشکێکی تاقیگەی ئەگەر تەماشاکەیت لە کوردستان هەردووشی هەیە بەڵام هیچ جیاوازیەک نییە جیاوازی چۆن نییە ئەو تاقیە کە پێدەن سایدلاب سەرجەم تێستەکان دەکات بەڵام مقابل ئەوە تەنها 50,000 ماگان دەدات بۆ بڕوانامەی ئیجازەکەی تاقیگەیەکی گەورە هەمان ئامێری هەیە بەڵام لەوانەیە ملیۆنێک 500,000 دات تەنها بۆ بڕوانامەی ئەو دوو کەسەی کە مۆڵەتنامەکەیان بەدەستە بۆیە پێویستە لایەنە پەیوەنددارەکان ئەرچی یاخود سیستەمی سایدلاب هەڵبۆشێنەوە بەپێی ئەوەی کە بەندە زۆر گەڕاوم لە هیچێکی دنیا شتێک نییە بە ناوی سایدلاب شتێکتر هەیە لە وڵاتان بۆ نمونە ئێمە کۆمەڵگەیەکی پزیشکین تاقیگەمان نییە وحدەیەک دروست دەکەین بە ناوی فلپتۆمی شوێنی وەرگرتنی خوێنەکە وەردەگرین بە شیپینگ بە شوازەکان دەینێنێ تاقیگەیەکی گەورە ئەوە پێی نارێن سایدلاب چونکە ئەوانی کە لە کوردستان هەیە تێستەکانی تریش دەکەن بەڵام هیچ جیاوازیەک نابینین لەگەڵ تاقیگەیەکی گەورە و بە شوێنێکی کچکەتر و مەرجی یاسایی شتێدانیە و ئامێری گەورەشی هەیە و لێ دەبێت ئەو دوو شتە لێک زیاد بکرێتەوە سایدلاب و مین لاب یاخود تاقیگەی لاوەچی تاقیگەی سەرەکی لە کوردستان و پێویستە تاقیگەی لاوەچی یاخود سایدلاب نەمینێت لەبەرەی لەو پێشکەوتنەی ئێستای دنیا شتێکمان نییە بە ناوی تاقیگەیەک تەنها بتوانین دا تا 11 تێست ئەنجام بدات خودی CBC 18 پارامتری تێدا هەیە کە دەبێت ئەوە نەمینێت مەرجی یەکەم و مەرجی تری زۆرە لەوانەیە لە خودی پرسیارەکان بینە وەڵام میهرەبانی دڵسۆزی و لێزانی